کۆمەڵێک گەنج لە گوندی کەونەباکی سەربا قەزای بەردەڕەش بە هاوکاری لەگەڵ ناوەندی لاوانی بەردەڕەش و چەند کەسایەتیەکی دەبەرەکە دەستیان کردووە بە دروستکردنی درامایەک کە باز لە ژیانی 2000 ساڵ پێش ئێستا دەکات. لەگە برادرانەوە بیرمان کردەوە کە درامایەک دروستکەن جیاواز لەگە درامایەکانی ئەو سەردەما بۆیە بڕیارماندا درامایەکە بازە ژیانی کۆن و چەرخی بەردین بکات و نیشانینەوەی ئێستا بدەین. درامای پاشای ڕۆژهەڵات لە سەرەتای دەستپێکردن لە سۆشیال میدیا بە شێوەیەکی زۆر بەڵاو کرایەوە چەندین کەس و ماڵپەڕی ناوخۆی و بیانی خۆیان کردە خاوەنی بەرهەمەکە. من وەکو فۆتۆگرافەرێک بەشداری ئەم فیلمان کرد بە ناوی فیلمی پاشای ڕۆژهەڵات کە لەناو کۆمەڵە گەنجێکی گوندی کەونەباک دروست دەکرا. ئەوە بوو چەند فۆتۆیەکم لەو لە کاتی دروستکردنی ئەم فیلمە گرت و لە ئەکاونتی خۆم بەڵاو کردەوە. ئەوە بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیا کاردانەوەشی زۆریا بوو هەر کەسە و با بڵێن فۆتۆکانی بۆ خۆی برد و بە ناوی خۆیان بەڵاو کردەوە هەتا لە کەناڵێکی ئاسمانی ئوردنیش قسەی لەسەر کرد و چەندین عام پەیجەکانی سۆشیال میدیای دەرەوە و ناوخۆ قسانە لەسەر کرد کە بەوەی کە ئەم فۆتۆیانە هەر کەس سوودەیگو هیمە وڵاتێکی ئەو فلان دەوڵەتە. من ماوەی 14 ساڵە لە نێو دەستگاکانی ڕاگەیاندن کاری وێنەگرتن و مۆنتێری دەکەم. بەڵام کارکردنم لە فیلمی پاشای ڕۆژهەڵات بەڕاستی سەرباری کارکردنم بوو لە بوارەکانی تری دروستکردنی راپۆرت و ڕیپۆرتاژ و بەرنامە. دیمەنەکانی ئەم فیلمە کاتێکە تۆمارم دەکرد هەستم بە تام و چێژێک دەکرد هەستم بە لەزێت دەکرد بەڕاستی لەبەرە بۆ من کارێکی جیاواز بوو. ڕاستە بۆ من دووبارە بوو کاری وێنەگرتن بەڵام وێنەگرتنی ئەم جۆرە فیلمەیە بەڕاستی بۆ من کارێکی جیاواز بوو هەستم بە تام و لەزێت دەکرد. دراماکە لە 3 بەش پێکاتووە سەرەتا بەشی یەکەمیان بەرهەم هێناوە و بۆ بەرهەمهێنانی 2 بەشەکەی دیکە داوای پالپشتی و هاوکاری زیاتر دەکەن. هەنگاوی یەکەمان دروستکردنی بەش یەکەمی دراماکە بوو. بڕیارمانداوە لە 20 مانگی 6دا لە سنتەری ڕۆشنبیری لاوانی بەردەڕەشەوە بەش یەک نمایش بکەین. بۆ بەشی دووەم و سێم پێویستیمان بە پشتگیری زیاترە بۆ ئەوەی بەردەوام بین. هەر کەسێک بیەوێت هەر کۆمپانیەک هەر کەسێک بێ و سپۆنسەرمان بکات دەرگامان کراوەیە. بەشداربووانی دراماکە نزیکەی 40 گەنجی چاڵاک و بە توانای گوندی کەونەباکن وا بڕیارە لە 20 ئەم مانگە بەشی یەکەمی بەرهەمەکەیان لە سنتەری ڕۆشنبیری و لاوانی بەردەڕەش نمایش بکەن کە دروستکردنی 9 مانگی خایاندووە لە کاتی گونجاو بەشی دووەم و سێمیش بەرهەم دەهێنن و بەڵاوی دەکەنەوە. لە گوندی کەونەباکەوە سەر بە قەزای بەردەڕەش ئەدوەر شکور بەیجی کانی